کۆمەڵی دادگەری کوردستان 23هەمین ساڵیادی ڕاگەیاندنی دەکاتەوە کە ئەو کات وەک زەڕورەتێکی سیاسی و کۆمەڵایەتی لەسەر گۆڕەپانی جەماوەری هەرێمی کوردستان قۆناغێکی نوێ لە ئەزموونی کاری ئیسلامی دەست پێکرد. کۆمەڵ لە 23 ساڵی تەمەنیدا و لە وێزگە جیاوازەکاندا داکۆچی کاری شوناسی ئاینی و نەتەوەیی گەلی کوردی موسڵمان بووە. کۆمەڵی دادگەری کە 23 ساڵ پێش ئێستا ڕاگەیەندرا و ئێستا ئەوە بۆ ئەوڕۆ بۆ 24مین ساڵی بەڕاستی حیزبێکە کۆمەڵێکە جەماعەتێکە داکۆچی چاچی کردووە لە عەقیدە و بیر و باوەڕی موسڵمانان و احتفاظی کردووە بە وەسەطیەتی عەقیدە و بیر و باوەڕی ئیسلامی دەستخۆشان لێکەم و بەردەوام بن لەسەر ئەوەیە بە ئیزنی خوای گەورە ئینشاءالله تعالی ئەو سەنگەرە بە ئێوە ئاوەدانترە بێ باشترە بێ بەهێزترە بێ و دەبێ ئێوەش هەمیشە پشتگیری موسڵمانانی غەزە و هەموو ئەو شوێنانە بکەن و بەردەوام لەسەر ئەو نازە ئینشاءالله تعالی و رب العالمینیش پشتان دەگرێت ئین تەنصروا الله ينصركم ويثبت أقدامكم. پیرۆزبایی ئەکەین لە دیگران قەدری تێپەڕبوونی 23 ساڵ بەسەردامەزانی کۆمەڵی دادگەریدا کە لە سەنگەری خەبات و ئیسلاح و چاکسازی و پاکسازی و ئیمانداری و پەروەردەی ئەو خەڵکە بوون و بەرگریکردن بوون لە خاک و خەڵک و لە شوناس و کەسایەتی میلەتی کورد و لە هەموو بوارەکانە کە بواری ئیشی پێغەمبەرانە کە ئیسلاحە کۆمەک بوون و بەشدار بوون و بەشێ بوون لە ڕابوونی فراوانی ئیسلامی لە کوردستانی گوڵستانە. کۆمەڵی دادگەری لە کاروانی هەڵسوڕانی خۆیدا ڕوبەڕووی چەندین ئاستەنگ و ئاڵنگاری بۆتەوە تەنانەت گوشارەکانی سەرکۆمەڵ ئەو مامۆستا ئاینیانەشی گرتۆتەوە کە لە بیرروبۆچووندا لە کۆمەڵی دادگەریەوە نزیکن و دژی ستەم و نادادی دەنگیان هەڵبڕیوە. کۆمەڵ سپاس بەخوای پەروەردیگار یەکێکە لەو حیزبولایەنانە کەوا خەباتێکی یەکجار زۆری چەکداری و مەدەنی و سیاسی و عسکەری هەموو جۆرە خەباتێکی کردووە لە پێناوی دامەزراندنی شەریعەتی ئیسلام و لە پێناوی دادگەری و لە پێناوی ئەوەی کە خێزانێکی تۆکمەبی و لە پێناوی نەمانی زوڵم و کۆمەڵ زۆر خاوەنی سەروەریە. ئێستا کۆمەڵی دادگەری بەڕاستی زۆترین زانایانی سزادراون زۆترین زانایانی کۆمەڵ لە وتارەکانیان لادراون سزادراون لەبەچی لەبەرەوەی حەقیان گوتووە. ئێستاش دەگەدابی ئێمە زۆترین مامۆستا ئاینمان لە وتارەکان دوورخراینەوە. کۆمەڵ بەعقەد یەکێکە لەو کەسانە کە زۆر پێداگری دەکات لەوەی کە شەریعەتی ئیسلام پیادە بکرێ و هەروە عەدالەت بۆ ئەو کۆمەڵگە بگەڕێتەوە. کۆمەڵی دادگەری کوردستان بە یەکێک لەو حیزبانەی کوردستان دادەنرێت کە هیچ سازشێکی لەسەر بنەمای ئایدۆلۆژی و سیاسیەکانی نەکردووە بۆ ئەمەش بازی قورسی داوە و مەترسی گەورەی تێپەڕاندووە. لە ئێستاشدا دیارترین دروشمی کۆمەڵ کە دروشمی دادگەریە بە زەڕوڕەتی ئەم قۆناغی ژیانی سیاسی و کۆمەڵایەتی کوردستان دادەنرێت و هەمووان پەرۆشن بۆ بەرجەستەکردنی. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.